ئەوسان لێبێ لە ئێوە لە بینەرانی خۆشەویست هیوادارم کە هەموو لایەکتان تەندروست باش بن. زۆر جار کە باز لە تەندروستی خانمانەکەین باسی هۆرمۆناتەکانەکەین. ئەمڕۆ باز لە کاریگەری هۆرمۆناتی مینە ئەەکەین لەسەر جەستەی خانمان و لەسەر تەندروستی جەستەی خانمان. کاتێک ئەم هۆرمۆناتانە تێکتێ چی بەسەر جەستەیە لەگەڵ دکتۆرە ڤیان سەعدی شێخانی کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونن. بانیت باش دکتۆرە؟ سپاس دەکەم دکتۆریان. دکتۆرە ئەگە سەرەتا لە ناوی هۆرمۆنەکەەوە دەست پێ بکەین. زۆر جار ئەو ترێ هۆرمۆنی مینە هۆرمۆنی نێرینە ناوی هۆرمۆن زۆرە برێ بزانین هۆرمۆن واتای چییە؟ خۆی هۆرمۆن ئەو مادەیە کە لە ڕژێنەکانەوە ئەکرێتە خوێنەوە مباشر. چکە تۆ فەرقی لەگەڵ ئەنزیمە بۆ دەرەوەی ملولی خوێنە بەس هۆرمۆنەوەی کاچێتە ناو خوێنەوە. اینجا ئەگەر باسی هۆرمۆنکی یعنی ژمارەیەکی بێشومار هۆرمۆن لە جەستەی مرۆڤدا ئاڕێژرێ و تەئسیری هەیە لەسەر یعنی لەشی. بەڵام ئەگەر باسی مینەکەین خۆی زۆربەی هۆرمۆنەکان یعنی ئەتوانین بڵێن تقریبەن هەموو هۆرمۆنەکان لە ژن و پیاوە هەیە بەڵام ڕێژەکانی فەرقەکات. ینی مناڵ کە لە دایکە بێ هەتا وەکوم تەمەنی پێش باڵق بوون تقریبەن هۆرمۆنەکان وەکو یەکنتیانە فەرقی نییە بەس لە کاتێک کە ئیتر گۆڕان ینی بڵێن چ هێلکەدان لە ئافرەتا و چ لە پیاوە ڕژێنی گونەکانیان دەست بە ڕژان نەکەن لەو کاتە ئیتر گۆڕانکاریەکان ڕۆئەیە ئەگەر نا هۆرمۆنەکان لە هەرکیانە هەیە بەس ڕژەکانیان ئەگۆڕێ. بەڵام ئەوەی کە زۆر پەیوەست بێ بە ئافرەتەوە زیاتر هۆرمۆنی ئوسترۆجین و پرۆجسترۆنە کە ئەوە گۆڕانکاری ڕۆیە. خۆی لەشی مرۆڤ هەموو 7 ساڵ جارە بەبەستی من وەکو ئافرەت هەموو 7 ساڵ جارێ گۆڕانکاری ڕۆئەیات لە بوونی جسمیە. بەڵام سێ گۆڕانکاری بەرچاو هەیە بە تایبەتی کە لە ئافرەتە ڕۆیە ئەویش تەمەنی باڵق بوون زائیدەن لە کاتی دووگیانە و هەروەها لە کاتی لێچوونەوە لەم کاتەیە گۆڕانکاریەکان زۆر بەرچاون کە ڕۆیان. باشە هۆرمۆنەمینەکان ئەمڕۆ باسەکەین بزانین هۆرمۆنەمینەکان کامانن لە کێوە دەستەکان بە چالاک بوون و چۆن کاریگەریەکەنە سەر جەستەی ئێمە. خۆی هۆرمۆنەکان ئەوەی کە ئێمە ئەڵین هۆرمۆنی مینە زیاتر ئیسترۆجین و پرۆجسترۆنە لەوانەیە مەجموعی هۆرمۆنی تریش بێ بەس ئەوەی کە زۆر مهمە ئەو دوانەیە. بەستە ئەم دوانە بە تەنها ئیش ناکەن ئەو هۆرمۆنانی کە لە مێشکۆ دەرەکرێت ئەوان تەئسیریان هەیە لەسەر هێلکەدانەکان بڕارەیان هێلکەدانەکان چەندێک ئەم هۆرمۆنانە دەرکەن و هەروەها ئەو هۆرمۆنانە کە دەرەچێت لە جستای چیان لێ بەسەرە و چۆن ئەگۆڕێن ینی بۆ نمونە لە مرۆڤێکی قەڵەوە لەگەڵ مرۆڤێکی لاوازە فەرقی هەیە ئەو گۆڕانکاریە مەرجە هەردووشیان هێلکەدانیان هەیە هەردووشیان سوڕی ماگانیان هەیە بەڵام تەئسیریان جیاوازە بێت چکە لە شانە چەورەکانی جستی مرۆڤە ئەم هۆرمۆنانە ئەگۆڕێن. ئەنجا وەکوتم لە کاتی باڵق بوونە ئەم دوو هۆرمۆنە کە لە هێلکەدانەوە دەرەکرێت ئەوان بڵێن بەرپرسیارن لە گۆڕانکاریانی کە بۆ نمونە دەچوونی مو لەژێر باڵ و لەسەر جستی مینە ئەندامی مینە هەروەها گەورەبوونی سنگ و هاتنی بڵێن سۆڕی ماگانە و ئەم هەروەها گۆڕانکاریانی کە لە جسمی ئافرەتا ڕۆیە ینی ئەشکڵی مناڵێکی کچووکڕ زۆر فەرقی نییە لە جستیانە بەڵام لەو تەمەنە ئیتر ئەگۆڕێت ئەو گۆڕانکاری کە دروست ئەبێت زیاتر هۆرمۆنی ئوسترۆجین و پرۆجسترۆنە. باشە ئەرک و فرمانی هۆرمۆناتەکان هەر ئەمانەیە لە جستەی مرۆڤایان لە جستەی مینەیە زیاتر یاخود ئەرک و فرمانی تریشیان هەیە؟ بەتەکید وەکوتم ینی تەنها ئەوە نیە بەس فەرمانیەوە بێکەرە ینی وەکو ئافرەتێک بەتەکی شتی تر ینی بۆ نمونە ئێمە کە ئافرەت کە باڵقە بێ یاخود لە کاتی دووگیانە حتا لە چونە تەئسیری تری زۆرە لەسەر جەستەی بۆ نمونە لە کاتی باڵەبوون ئەبێ بەهۆی گەورەبوونی سنگی هەروەها بە گۆڕانکاری لە پێستیا دەشتونی زیبکە هەروەها ینی شکڵ و سیما و باڵای حتا تەئسیر لەسەر باڵای هێوانی کە دەنگ ئادابن باڵیان زیاتر درێژە بێ بەس تا حدێکە تاوانەویش بەڵام لە کاتی حاملا بۆ نمونە گۆڕانکاری تر ڕاستەرەکی جارکە سنگیان گەورە بێت حتى ئەم هۆرمۆنانە تەئسیری لەسەر مەزاجی ئەو کەسە ینی مناڵێک کە باڵقە بێستەکەی حساسە بێت بە هەموو شتێکە چێ زۆر شەرمەکە ینی هەستی زۆر ناسکە بێتەوە هەمانش لە دووجانیا ئافرەتی دووجان زۆر جار بەبێ سەبەب ئەگری
حتى لكاتي سوڕی مانگانش لە کاتی سوڕی سوڕی مانگانە مانگانەش، بزەبێت بەڵێ لە کاتی سوڕی مانگانە ئەو چەند ڕۆژی پێش سوڕی مانگانەکە و ئافرەتە نوعێکی کێ یعنی حتا بعضێ جار ئەگاتە ئەوەی کە ئەو کەسەلانێ بیر لە خودکوژی و ئەو شتانە بکاتەوە بەبێ ئەوەی یعنی فاکتەرێکی زۆر زۆر مهمە بێ بەس طبعا چواردەور زۆر زۆر تەسیریە فاکتەرەکان کە زۆر زۆر تەسیریە بەڵام ئەمای لێ کات کە ڕفتاری جیاواز بێت کە ئاڵۆزی دەرونی بۆ دروست بێت لە کاتە بەهامان شێوە لە کاتی سپرە لە کاتی زیستانیا واتە دوای مناڵبوون چل ڕۆژە زۆر زۆر هەستی ناسکە بێتەوە زۆر شتی ناخۆش بە مێشکایەک عینی شت کە ئافرەت کە لێ ئەچێتەوە هەمان شێوە خاستن فتری ئەوڵ کە لێ ئەچێتەوە چکە جستی ڕانهاتەوە بەو هورمۆنانە لە بۆ گۆڕانکاریانی کە لە هورمۆنەکانیان ڕۆئەیات لەبەر ئەوە ئەویش عینی شت ئەم گۆڕانکاریانی لێ ئەڕۆیە گۆڕانکاری تر بۆ نمونە لەسەر ماسوولکەکانی تەسیری هەیە لەسەر ئێسکەکانی تەسیری یعنی ئافرەتێکە لە دوای 35 ساڵ وردەوە ئێسکەکانی تەنکتر ئەبێتەوە خۆ ئەو کاتی کە لێچێتەوە زۆر زۆر گۆڕانکارەکە بەرچاو ئەبێ باشە دکتۆرە ئەم ئەگەری هەیە ئەم هۆرمۆنانە لە ماوەی ژیانماندا تێکچوون بەسەر ڕێژەکانیان نابێت یاخود ناڕێکی و پێکی بەسەریان نابێت هۆکاری تێکچوونی ئەم ناڕێکی پێکیە چیە لە هۆرمۆناتەکانی مێ بەڵێ خۆی بە نۆرمەڵی بەڵێ گۆڕانکاری ڕوایەت یعنی ئەو هۆرمۆنانی لە ئافرەتێکی 20 ساڵە هەیە لەگەڵ 30 ساڵ فەرقی لەگەڵ 60 ساڵ فەرقی لە دوای لێچوونەوە فەرقی هەیە طبعا هەر هۆرمۆنە بە پێینی خۆی طبعا مجموعە هۆرمۆنی تر هەیە تەسیری هەیە لەسەرمان هۆرمۆنی مێینە نین بۆ نمونە هۆرمۆنی غودەکان هەروە کۆرتیزۆل یعنی ئەمە کە لە جسمی مرۆڤ هەیە بەس لینکێکی زۆر زۆر بەقوەتی هەیە لەگەڵ هۆرمۆنان و ئیشکردنیان بێکەوە پابەندە ئەو گۆڕانکاریانی کە ڕوئەیات لەوانەیە علاقی بۆ نمونە قەڵەویەوە هەبێ بۆ نمونە زۆر زۆر زەعیف بوونەوە هەبێ یا ئەو کەسە خودەکانی بەڕێکوپێکی ئیش ناکە یعنی بۆ نمونە یا ئەو تا زۆر دەڕژێ کە پێڵەن غودەی سامیە ئەو تا بەعکسەوە کەم دەڕژ پێڵەن غودەی تەمەڵ بۆ نمونە لەوانەیە خواانە خواستە مشکلی شێبێ لە مێشکە ئەو غودەی نخامی کە پێ ئەڵێن ئەوە لەوانەیە ینی گرێکی لێ دروست بێ هۆرمۆنێک زیاکە هۆرمۆنێک کەمکە چکە ئەو بەشی کە زیاکە هۆرمۆنێک زیاد دەڕژێ ئەو زەخت لەسەر بەشکانی کە بەشکانی کە بەعکسەوە هۆرمۆنەکانیان کەمەکەنەوە هەروەها مەسەلەن سترێس یعنی ئەوانەی کە خواانە خواستە تووشی سەدمەیەکە بن لەوانەیە بۆ نمونە لە تەمەنی 35 ساڵە لێ بچنەوە یا هەروەها هەر سترێسی ڕۆژانە ئەوانەی کە بدایمی سترێسانە لەوانەیە تەسیری لەسەر هۆرمۆنەکانیان ئەوانەی کە ڕێزە ئەکەن و ژیانێکی بابڵێن ستێبڵتریان هەیە و خواردنیان تەندروسترە و خەویان تەندروستە و ینی ستایلی ژیانیان تەندروستە ئەوانە هۆرمۆنەکانیان باشتر ڕژێ بنی جسمیان باشتر ئەمێنێتەوە مەزاجیان باشتر ئەمێنێتەوە ئەمە تەسیری هەیە باشە نیشانەکانی تێکچوونی هۆرمۆنات لە شیخانماندا چۆن خۆی ئەبینێتەوە لە شیخانمان ئەو قسەی زۆر جوانە چکە زۆر جار ئەم مشەی هۆرمۆنە تقریبەن تۆزێ تازەیە بۆ مجتەمەعی ئێمە زۆر جار نەخۆشیە بەبێ هیچ جاڵێ هەستەکەم هۆرمۆنەکانم تێکچووە ئایکی هۆرمۆنی تێکچووە یعنی خۆی نیشانەکانی زیاتر چێوی کە لاانێ چکە لانشتی کە لە جسمە گۆڕە بە علاقی بوون هۆرمۆنی مێینەوە نەبێ بەڵام ئەوانەی زیاتر کە علاقی بە هۆرمۆنی مێینەوە هەبێ یەکەم شت عادەکانی تێکەچە یا زوو عادا بێ یا درنگ عادا بێ یا زۆر ئەمێنێتەوە لە عادەکانە یا نەزیفە بێ خوێنێکی زۆر زۆریە یان لەوانەیە خوێنێکی زۆر کەم بێ هەرچەنەوە زۆر مشکلە نییە دووهەم زەعیف بوونێکی لەپڕ یا قەڵەوبوون زیاتر قەڵەوبوون ئەبینین ئێمە لە نەخۆشەکانە هەروەها دەرچوونی مول و شوێنانەی کە تەبیعی نیە ینی لە ژێر چەناگە ژێر ملیان بینی سنگیان و پشتیان یعنی ئەو منطقی ناوڕاست ئەمانە کە زیاکە ئەمە علاقی بە هۆرمۆنی مێینەوە هەیە هەروەها تێکچوونی باری دەرونی ئەوەش یەکێکە لە نیشانەکان هەروەها بۆ نمونە هەندێ تر بۆ نمونە شەکرە چکە ئەوانەی کە تەکیسی هێلکەدانیان هەیە لینکێکی بەقوتی هەیە لەگەڵ بەرزبوون و شەکرە و لەگەڵ بەرزبوونەوەی هۆرمۆنی ئینسولین و دەرکەوتنی شەکرەتیانە لاوانەیە هەندێک نیشانەی تر هەبێت کە بزڵ من ئێستا لەم دەقابیرم نەبێ بەزەمە ئەشتە زەقەکانە بەڵێ باشە تەمەن ببوورە هەروەها مناڵ نەبوون
مناڵ نەبوون ینی ئافرەتێکە شووی کردو و چاوەڕێی مناڵەکە چاوەڕێی مناڵەکە دوایی کە فەحسەکرێ هەستێ اینجا ئەزانرێت کەمە کێشێکی هەیە لە هۆرمۆنەکان. ڕاستە تەمەەن بۆی هەیە دکتۆرە بۆ تێکچوونی ئەم هۆرمۆنانە زۆر جار ئەبینین لە هەرزەکارەکانیشە با بڵین لە تەمەنی هەژدە و بەرەو سەریشەوە ینی گەنجێکی تەندروستە بەڵام مووی زیایی لێ دەرچووە سووری مانگانەی ڕێک نییە کاتە تەمەەن بۆی هەیە؟ بالضبط تمن بۆ هەیە چکە بۆ نمونە نەخۆشی تەکلیسی مەبات کە پۆلیسیستیک ئۆڤریە ئەمە لە گەنجا هەیە بەڵێ ئەمە لە گەنجا هەیەیانی لە هەرزەکار و بەرۆژور هەتا ئەگاتە تەمەنی تقریبا 40 ساڵ ئەمە نەخۆشیێکی گەنجانەیە بەڵام بۆ نمونە لەوانی کە لە عوزرەچنەوە ئەیکە هۆرمۆنەکانیان تێکەچە لە بەرەوە تەمەنەکان بەڵە فەرقی هەیە لە سەر تێکچوونی هەیە. باشە دکتۆرە پێمان بڵێ ئەو گەنجانەی کە ئێستا و گۆزانین کە ژیانێکی تەندروستیان نییە زۆربیان خەویان تێکچووە شەوان بە خەبەرن بە ڕۆژنووسم بەڵێ ئەمانە چ کاریگەریەکە کاتە سەر جەستیان وەکوتم ینی سترێس و نەبوونی ژیانێکی تەندروست یان لایفستایڵێکی تەندروست زۆر تەئسیری هەیە حتا نەکرد بۆ گەنج تا بوانێک کە تەمەنیان هەیە بوانێک کە لێچنەوە ینی ئێمە حتاوانێک کە لە عوزرەچنەوە کە ئەو ئاڵۆزی و بێتاقەتی و گڕۆتایی کە بۆیانە مەجموعەشتیان پێڵێن یعنی خۆی بۆ ڕێکبوونی هۆرمۆن یا خوددانێک کە هۆرمۆنیان تێکچووە دێمە پێیان بڵێن ئەگەر ئێمە عیلاج بۆ نووسین عیلاجەکە بەختیە کە تۆ ئەمە بەس پێویستی ڕۆژانێ وەری ئەگریت کە وازی لێنی بە پێی تەمەنی هۆرمۆنە دوای ئەو کەسا گەڕێتەوە سەرباری جارانی بەڵام مهمترین شت چییە بۆ ئەوەی کە چارەسەرێکی درێژخایەن بێ ئەوەی ئایا ئەگەر وەزنی زۆرە وەزنی نۆرمال کاتەوە ئەگەر زۆر زەعیفە وەزنی نۆرمال کاتەوە ئەگەر بۆ نمونە خەوتنی باش نیە محاولەکە تەبیعی کاتەوە ینی خەوتن ئێواران ئەگەر شان زوو بخەوێ و بەیان زوو هەستی ئەمە شتێکی زۆر باشە بە ڕۆژ چالاک بێ هەروەها مبارەکسەکردنی ئەو شتانی کە تەسیری هەیە بەسەر باری دەرونیە بۆ نمونە مدیتیشنە بۆ نمونە زیکردکردنە بۆ نمونە کتێب خوێندنەوەیە یاخود ممارەسەکردنی ئەو هیوایەتانەی کە دووری ئەخاتۆ لە جەنجاڵی و لە بیرکردنەوە و خەمۆکی و سترێس و هەروها حەلکردنی و کێشانی کە ڕۆژانت ینی سترێسی بۆ دروستەکە هەتا ئەوشتانت کەم کاتەوە کە سترێسی بۆ دروستەکە باشترە ممارەسەکردنی ڕێزەیە چکە ڕێزە هەم وەکو ئەنتی ئۆکسیدانت ئیشەکە و هەم ینی ماسوولکەکان بەقوتەکە ئسقانەکان ئەپارێزیان هەروەها خواردنی تەندروست خواردنی تەندروست زۆر تەئسیری هەیە ئەو خواردانەی کە دژە ئۆکسانی زۆرتیایە ئەبێ ئەوانە بخورێ هەروەها چای چاو قاوەیەکی ئەمای خۆن کافاینی زۆرتیایە ئەمانە تەئسیری هەیە تەئسیرێکی سلبی هەیە باش نییە بەس بۆ منە خواردنەوەی چای سەوز یا خواردنەوەی چای ئەو گژوگیانی کە سوودمەندە و ئەنتی ئۆکسیدەنتیان زۆرتیایە ئەوە شتێکی باشە خواردنی ئەو چەرەسانی کە ئۆمیگا 3یان زۆرتیایە باشە خواردنی بۆ نمونە گۆشتی سوور شتێکی زۆر باش نییە لەو حاڵەتە زیاتر مەسەڵەن ماسی چەور لە بەرەوەی ئۆمیگا 3 زۆرتیایە ئەوە زۆر باشە ئەو خواردنانی کە مەسەڵەن بۆ نمونە ئەڤۆکاتۆ ئەنتی ئۆکسیدانتی زۆرتایە ئۆمیگای زۆرتایانی مجموعەیە خواردن هەیە هەچ کەسێک بیخەنێتەوە لەسەری ئەزانێت ئەوە زۆر باشە دوورکەوتنەوە لە خواردنانی کە شەکر و کاربۆهیدریتی تیان زۆرتیایە ینی نانی سپیە برنجە هەر شتێکی شیرین کە شەکری ڕۆتی تێکراوە ئەمانە باشتر لی دوورکەوتەوە چکەمە بەمباشری زۆر تەئسیری هەیە لەسەر تێکچوونی هۆرمۆن. باشە دکتۆرە وەکو دوایین پرسیار تۆ ڕێنمایی چیە بۆ ئەو کەسانی بۆ ئەو خانمانەی کە ئیتر دەستەکەن بە گۆڕانکاری جەستیان بۆ ئەوی کە جەستیان بە تەندروستترین شێوە بمێنێتەوە و کاتێک هەستیان بە نیشانەکان کرد یەکسەر بچن بۆ لای پزیشک خۆی مهمترین شتەوەی یەکەم شت ئەو کەسە قبولی ئەو گۆڕانکاریە بکە ینی بۆ مناڵێک کە باڵقە بێگەر پێشەوە زانیاری گرابێت کە تۆ ئەم گۆڕانکاریانە ڕۆیا بە تەبیعی بیبینە یعنی پێی ناخۆش نەبێ شەرم نەکان نەترسێت ئەمە یەک یا ئافرەتێک لە کاتی دووجانیە ئەو گۆڕانکاریانی کە لە جستای ڕۆیە دیگەێنی کە ئەم دڵتێکەڵاتنی کە تۆ تەسیر و هۆرمۆنەکان شتێکی تەبیعی فترێکی وەختیە چاگەبی
ئەم تێکچوونی جسمت کە لەم کاتە بێت هەمووی وەختی هەمووی ئەتوانیتەوە اینکە بەس بە شەرتێ یعنی ئەو شتانی کە پێویستەکات بوو نمونە نێ لە وەزنی زۆر زیاتکە ممارەسەی ڕازانە بکات کە تەندروستە چکە هەموو ڕێزێک تەندروست نییە بۆ ژنی حاملە حتانی ئەمە کورسی ئەومان دەست پێ کردو کە ژنی حاملە چۆن ڕێزە پێ بکرێت لەبەروی لەو کاتە کە جونگەکانیش لە بێتەوە لە زۆربەی ڕێزەکان زەرەری لێیان خەتەرە بۆی بەس مەجموعی ڕێزەیە کە تەندروستە ئەبێت ممارەسەی کات لەبەرەوە ئەگەر بێت و ئەم ئەو شتانە کات دوای دووجانەکە جسمی ئەگەڕێتەوە باری تەبیەتوانێ بیگێڕێتەوە بۆی تووشی خەمۆشی نەبی و بێمێک نەبێ هەروەها ئافرەت کە لە عوزرە چێتەوە قبوڵی کاکە ئەمە گۆڕانکاریەکی نۆرمەڵە فترێک بێتاقەتێکە دوای ئەوە چاک ئەبێت ئەوە گرنگترین شتەوەی خەڵک قبوڵی ئەو وەزع بکاکە بەسەریایە هەروەها ڕێنمای ئەو شتانە بکات کە تەندروستە بەپی ئەو تەمەنی کە تایەتی ئەگەر گۆڕانکاریش ڕوویە باشتر وایە زوو سەردانی سپۆڕی لایەندار بکە بۆی زوو فرێکەوە ڕاست کە هەندێک گۆڕانکاری کە ڕوویە لەوانەیە چاک نەبێتەوە ڕاستە دەستەکان خۆش بێ زۆر سپاس لەگەڵ مانابووی دکتۆرە